سڵاوتان لەبێت بیرەرانی شاپرێس. ئێستا ئێمە لە هاوین هەواری بێخاڵین سێم ڕۆژی جەژنی قوربانەکە دەبینین وەک لە دیمەنەکاندا دیارەکە چمەی دێت لە گەشتیاران. ئێمە بۆ زانیاری زیاتر دەچینە لای هونەر مەحموود بەرپرسی بنکە گەشت و گوزاری ڕواندز کە دەمانەوێت زانیاری زیاتر لە جەنابی وەربگرین. کاک هونەر ئەگەر بێت تێرە سپاس دەکەین. سڵاوت لێبێت. ئەگەر باسی ئەوەمان بۆ بکەی ئەمڕۆ سێم ڕۆژی جەژنی قوربانە، باسی ئاماری گەشتیاران هەروەها باسی ئەومان بۆ بکەی چەند گەشتیار سەردانی ئەو ناوچەیە کردووە. زۆر بەخێربێن، جەژنتان پیرۆز بێت. لە ڕاستی ئەو دوو ڕۆژەی ڕابردوو نزیکەی 40,000 گەشتیار و سەردانی کرد، سەردانی شوێنە گەشتیارەکانی قەزای ڕواندزی کردووە. هەروەها ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری سۆران بە هاوکاری هەماهەنگی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری چۆمان و هەردوو بنکەکانی گەشت و گوزاری ڕوانز و مێرگە سۆر هەستاین بە دروستکردنی تیمێک بە بەستی پێشوازیکردن لە گەشتیاران، هەروەها چاودێریکردنی شوێنە گەشتیارەکان بۆ دڵنیابوون لە هەموو ئەو ئامادەکاریانەی کە کراینە و دڵنیابوون لەوەی کە شوێنە گەشتیارەکان بە تەواوی ئامادەکراون بۆ هاتنی گەشتیاران بۆ ناوچەکە. ئەگەر باسی ئەوم بۆ بکەی لە ڕووی پێشوازیکردن لە گەشتیاران، چێشخانە و موتێل و ئەوانە چۆن پێشوازیان لە گەشتیارەوە لە ڕۆژانی جەژن کراوە بوون؟ خۆی لە ڕاستیدا ئێمە ئەو تیمە ڕۆژانە لە ناو شوێنە گەشتیارەکانە گەڕین، هەموو فەرمانبەرەکان بەسەر پەرشتی بەڕێز دکتۆر فەیسەڵ سادق بەڕێوەبەری گشتی ڕۆژانە لە شوێنە گەشتیارەکانین بۆ ئەوەی دڵنیابین کە هەموو شوێنە گەشتیارەکان کراوەنە، جا چ هۆتێل بیت، مۆتێل بیت، کەپرەکان بن، چێشتخانەکان بن، هەروەها بازارەکانیش، یعنی بازاری ڕواندز بیت، بازارەکانی تر بن، لۆ ئەوەی هیچ کەم و کوڕیەک نەبیتن لە ڕووی هاتنی گەشتیاری لە ڕووی ئەو خزمەت گوزاریانی کە پێشکەش دەکرێن بە گەشتیاران. هۆتێل و هۆتێلەکان ئایا هیچ شوێنێکە بوو لە ڕواندز واتە شوێن نەماوێت بۆ گەشتیاران کە گەشتیاران سەردانی ناوچەکە ناکردبێت؟ خۆی لە ڕاستیدا ئەو لە ماوەی ئەو دوو ڕۆژە شوێنەکان هەمووی پڕن، هیچ شوێن نەمایە یعنی گەشتیار بێتن کنسی بکاتن، چکە گەشتیارێکی زۆر ڕووی لە ناوچەکان کردیە. وەک پێشتریش باسم کردیە، یعنی ئەمە ڕاستی شوێنی گەشتیاری بڵێن مانەوەی گەشتیاران پێویستە شوێنی زیاتر دروست بکرێت، لەوەی ئیستیعابی لەو مناسەبانە ئیستیعابی زیاتری ئەو گەشتیاران بکەین. پێویستمان بە شوێنی زیاتر هەیە، هەرچەندە ئەو ڕۆژانە بەڕاستی یعنی هەمووی پڕە، هەمووی گیرایە. جا ئێمە لە سەرەتا کە هاتین لێرە هاوین هەواری بێخاڵ کە ئەمڕۆ سێم ڕۆژی جەژنی قوربانە، بەراورد بە ساڵی ڕابردوو ژمارەی گەشتیاران زیاتر بوو یاخۆت چۆن دەبینی ژمارە گەشتیاران؟ خۆی لە ڕاستیدا ڕۆژ یەکەم گەشتیار هەبوو، بەڵام بەو ڕێژەیە نەبوو، بەڵام لە دوونێ و ئەوڕۆوە گەشتیارێکی زۆر ڕووی لە شوێنە گەشتیارەکان کردووە. سبەش دەسەوڕەکەن، یعنی پێشبینی ئەکرێە سبەش گەشتیارێکی زۆر ڕوو لەو ناوچانە بکاتن. بەراورد بە جەژنی ساڵی ڕابردوو ژمارەیان زیاتر تقریبا هەمان ڕێژەیە تقریبا یعنی لەوانەیە بە کۆی گشتی نزیکەی 100,000 تا سبەی گاتە 100,000 تەنها پارساڵ بەڕاستی ڕێژەکەی کەمێک زیاتر، ئەو سال کەمەک کەمترە. زۆر سپاس بۆ کاک هونەر بەرپرسی بنکەی گەشت و گوزاری ڕوان، زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست، دیارە سووری ڕواندز بە گەشت و گوزار بەناوبانگە کە ئەو ناوچەیە ساڵانە لەگەڵ هاتی بۆنەکان، بۆنەی ئاینی یاخود بۆنەکانی دیکەی کە لە هەرێمی کوردستان بۆنەکان بەڕێوە دەچن، دیارە خەڵکێکی زۆر چه هاوڵاتیانی ئەو ناوچەیە یاخود گەشتیار کە 80 گەشتیاران لە ناوەڕاست و خواروی عێراق سەردانی هاوین هەوارەکانی بێخاڵ، گەری عەلی بەگ، جوندیان، هەروەها ئەو شوێنانە کە لە سووری ئیدارەی سەربەخۆی سۆرانن گەشتیاران سەردانی دەکەن. لە هەموو ناوچەکانی ئەو دەڤەرە گەشتیاران سەردانی ناوچەکان دەکەن بە مەبەستی چێژوەگرتن لە دیمەنەکانی ئەو ناوچەیە و هەروەها خۆفێنکردنەوە بەهۆی ئەوەی کە لە ناوەڕاست و خواروی عێراق لەکانی گەرما بەرز بۆتەوە، ئەمە شوای کردەوە کە ژمارێکی زۆری گەشتیاران سەردانی ئەو ناوچانە بکەن.
بەڵێ